دەچینەوە ماڵەی لە گوندی کونەماسی کەوتنە بەر شاڵاوی فڕۆکە بێفڕۆکەوانەکانی دوژمنانی کورد. لەو ڕۆژەدا خۆی و خێزانی و هەردوو مناڵەکەی خەڵتانی خوێن کران. ئەم خێزانە لەسەر زێدی باوباپیرانی خۆیان سەرقاڵی پەیداکردنی بژێوی ژیانیان بوون. کەیوان کاوە دەڵێت ئەو ڕۆژە ژیانیان لێ سەندینەوە، تووشی ئازارێکیان کردین کە تا مردن پێوەی دەتلینەوە. ڕێی فڕۆکەی بێفڕۆکەوانی تورکیا سەرپارچی شوێنێکە کونەماسی کەوتە بەر خەسف و ماڵوێرانی. یەکێک لەوانم بەر ئامانجی ئەوان کەوتم، خۆم و ماڵ و مناڵ و دوکان و شوێن و کار و کەسابەتەکەم ژیانم لە دەدا، چونکەمەوە ژیانەی پێشتر هەم بوو. ئەم ژیانی ئێستا نازانم ژیان بەرەو کوێمە بە. خێزانم لەلایەک پێشتر دوو قاچی ساغی هەبوو بۆ کوێم بیستە ئەم بر لەگە خۆمە ئەڕۆیشتین کێشەم نەبوو. ئێستا سیرەکەی قاسێک نەما، قاسێکی حسابکە نیوەی ماوە لە سێ چوار شێوە نشکاوە. خوازانێم پلاتینە کەی ئەگەگرێتەوە، کەی شوێنی خۆیگرێتەوە قاسە. دەژیت کەری دڵبڕ لەقین درڕندە بێویژان و دین نەتوانی واقعی کورد نەبین، هەر کورد بووین و هەر کورد ئەبین، هەر کورد بووین. هەمیشە کەیوان چیرۆکی برینداربوونی خۆی و دایک و باوک و براکەیمان بۆ دەگەڕێتەوە و دەڵێت لە ناکاو دەنگێکی تۆقێنەر هات و هەموو خێزانەکەمانی بریندار کرد و دار و پەردووی دوکانەکەی باوکیشی بەسەر سەری داکەوتووە. ئەم منداڵانە لە خەوەکانیشیاندا ئێستا خەو بە هیوا مناڵەکانیانەوە نابینن، بەڵکو بە جۆرێک ترساون کە ئەو سات و برینانەی سەرجەستەی خۆیان و دایک و باوکیان دێتەوە بەرچاو. چیت بینی ئەو ڕۆژە لەوێ؟ دایک هەمووی بڕۆبانی باوکەکە من لەو کاتا ڕۆشتم، باوکشم ڕۆی سەرەوە و تیمانی مامەسایارەکە منیشبانم کە لەو کاتێ نادام بۆچی ڕۆشتمە ناو کونەپەردەکەم، یانی تۆزێکی ما بڕۆمەنایی ڕاستەی کونەپەردەکەم کرد و یەکسەر شتێک هەبەرچاوم منی خەسپشتی دوکانەکەش بەسەر ماکەوت. ناخۆش بوو. بەهەستم ناکە خوێنێت دوای پێوێکا بەوە زیانی وتم کوای دایکم وتی دانیشەیش نییە. سەرباری سەختی برینەکانی سەرجەستەی کەسوکارەکەیان مامی کەیوان دەیەوێ لە ڕێگەی مایکی گەلی کوردستانەوە سوپاسگوزاری خۆی بگەیەنێتە هەموو ئەو کەسولایەنانەی کە بەهانایانەوە هاتوون. ڕێز و سپاسمان هەیە بۆ یەکەیەک ئەو کەسانی یاریمەتیان داوین. هەر لە یەکەم دقی خەستەخانەکە دکتۆرە بەڕێزەکان خەستخانەی شار دکتۆر ئومێد بەڕاستی جێگای ڕێزە و دکتۆرەکانی خەستخانەی شۆڕش بەڕاستی زۆر بە گەرم و گوڕی زۆر بە ڕێکوپێشی بەرەو پیرمان هاتن ماڵیان ئاوی سپاسیان نەکەین و ئەو کەسانەشی کە یارمەتیان داین لێ پرسینەوەیان لەگەڵ کردوین لیان پرسینێتەوە وەکو حکوومەت و وەکو حیزبیش ماڵیان ئاوا بێت ڕێزمان هەیە بۆیان پێویست ناکە نەیان بێنم، ڕێزمان هەیە بۆیان بە محافزیشەوە زۆر سپاسیان نەکەین و ڕێزی پێزانینی خۆشمان بۆ کەسانی کە بە تەلەفۆنیان بە وجودا لە هەر شوێنیان لە خەستخانیان لە ماڵەوە بەسەریان کردوینێتەوە لە ڕێی کەناڵەکەیەوە ڕێز و سپاسمان بگوێن ئەو کەسانی کە سەردانیان کردن یەک بە یەک. بە درێژایی مێژوو گەلی کورد ویستویەتی لەسەر خاک و ئاو نیشتیمانی خۆی بژێت. کورد هیچ کات دەستی نەبردووە بۆ حەق و مافی هیچ گەلوونەتەوەیەکی تر، بەڵام دوژمنەکانی کورد هەمیشە هەوڵی لە ناوبردنیان داوین و خاک و ئاویان بردوین. ئەو ڕۆژە ئەویش لەناو دوکانەکە بوو لەگەڵ تۆ و دایکیەوە. دوژمنەکانی کورد هەر کات ویستپێتیان ماڵ و ژیان لەم کوردە بەدبەختە بشێوێنن هیچ کات لە دەرگایان نەداوە، وەک ئەم خێزانە کە لەسەر زێدی باو باپیرانی خۆی خەریکی پەیداکردنی بژێوی ژیان بوو بۆ مناڵەکانی بۆ هاوسەرەکەی، بەڵام دوژمنەکانی کوردێن و لە ئاسمانەوە ژیانیان لێ ئەسەنەوە. تەنیا تاوانی ئەمانیش کورد بوون بووە و هیچی تر. پێشڕۆ مەجید، گەلی کوردستان، سلێمانی.